دۆخی عێراق ئێستا لە بارودۆخێکدایە کە هەموو چاوەکان لەسەر چارەسەرکردنی ئەم دۆخە چەقبەستووی سیاسی عێراقن دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە هێشتا حکوومەتی عێراق نەیتوانیوە پێک بهێنرێت یا لایەنە شیعەکان نەگەیشتنە ڕێککەوتن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق. ئەم خۆپیشاندانانەی کە شقامی عێراقی شڵەژاندووە و داواکاریەکانی لایەنە شیعەکان لە یەکتر تاکە ئەتوانێت بەردەوام بێت و چارەسەری ئەم کێشانە لە چا داهاتوویەکی نزیکدا دەتوانرێت ببینرێت. بەڕێز حەسەن جەباری چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت پرسیارەکان مەراسی بەڕێزیان دەکەم سەبارەت بەم بارودۆخی کە ئێستا عێراق تێککەوتووە. بەڕێز حەسەن جەباری ئەم کاتت باش ئەوەی کە ئێستا دەبینرێت تا ئێستا مەرجەکانی سەدر لەلایەن لایەنەکانی دیکەی شیعە بە فەرمی قبول نەکراوە و ئەو دەست پێشخەریانش بۆ وتوێژ دەکرێت یا هەر دەست پێشخەرێکی دیکە لەلایەن سەدرەوە ڕەت دەکرێتەوە. ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت پێتان وایە عێراق دەکەوێتە چ قۆناغێکی دیکەوە؟ سپاس بۆ بەڕێستان. پێم وایە هۆکارە سەرکیەکان بۆ ئەوەی کە دۆخی عێراق بەم شێوەیە بێ بەم ئاراستەیە بێ تاکو ئێستا لە دوای دەیدەکە هەڵبژاردنەکان کراوە ئەگەڕێتەوە بۆ سێ خاڵی گرنگ و ینی ڕۆشن بۆ بەلای خەڵکی عێراق و بەلای خەڵکی کوردستانیشەوە. یەکەم لەو خاڵانە متمانی سیاسیە. دیارە دوای دەیدا متمانی سیاسی بە شێوەیەک لەق بوو کە توانم بڵێم زۆر ڕەهەندی کردەوە. لەبەرچی لەبەرەوەی ئەنجامەکان هەموو لایەک شاهدی بۆیان کەم جارە هەڵبژاردنەکە یان هەڵبژاردنێک بۆ تا ڕادێک لە دوای 2023ەوە کەەوە هەڵبژاردنانە کراوە هەڵبژاردنە بێگەر بووە و تا ڕادێک چاودێری نێودەوڵەتی و ناوخۆیی و هەموو لایەنە سیاسیەکان دوای ئەقراریان کرد کەم هەڵبژاردنە باشترین هەڵبژاردن بووە کە هاتنە سەر واقعی سیاسی بۆی نەتایجەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ. دیارە گەورەترین کوتلەی ناو پەرلەمانی عێراق ئەوەی کورسی بەدەستێنا بوو تەیاری سەدری بوو و پاشان لە هەرێمی کوردستانیش پارتی دیموکراتی کوردستان دەنگی بەرزی بەدەستێنا بوو هەروەڵا بە پێی تەسەلسول. بەڵام دوای لە نەتیجەی ئەوەی کە هاتە پێشەوەی کە مەشهەدەکە بیرا بینیمان بەداخەوە ینی چوارچەوەی هەمانگی کە دروست بوو هەموو محاولەیەک لە ڕووی سیاسیەوە دیسانەوە لەگەڵ سەدر و لەگەڵ لایەنە ڕێبکە بۆی مەشهدی سیاسی عێراقی بە لە دوای چۆن لە تەشکیلبوونی حکومەکانی ڕابردوو دوای 2023 بۆ شێوە بڕایوەتە لەسەر ئەساسی مەحاسە بێ و لایەنێک پشتی خۆی بکەوێ و بەشی خۆی بەرکەوێ و مۆزوعی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نیشتیمان لە بەرچاو نەگیراوە لە ڕابردووە. بۆیە لێرە ئەمە خەلەلێک دوو هەوڵیان نا چوارچێوەی هاوانگی کە تەسیر بکەنە سەر قەراری محکەمەی ئیتیحادی و کارلێکردنیان هەبێ بۆ سەر ئەم محکەمەوە دەرکەوە ئەم محکەمەیە بەڕاستی ئەوەندەی بڕیارەکانی سیاسیە ئەوەندە لە بەرژەوەندی گشتیانیە و ئەندە بێلایەن نییە لە قەرارەکان. ئەمانە وای کرد متمانەکە لەق بێ متمانەکە قوڵ بێتەوە ئاڵۆزیەکان دروست بێ و سەدرەکان ناچار بکرێن بە قەناعەتی من ینی لە جاتیەوەی پەرلەمان اختیار کرد کە 73 کورسیان توان ڕۆڵی تیا بینن چکە هەستیان بەوا کرد موامەرەیەکێ لەسەریان هەم لە دەرەوە هەم لە ناو هەم لە ڕگەی بە شێوازێکی قانونیەوە کە لە ئەساسا منسیبنی بۆ اختیاری شەقامیان کرد اختیاری جادیان کرد لە جاتی پەرلەمان و پێم وایە ئەمە بەپی تاکو ئێستامە ڕێگە ڕاست و دروستەکەیە کە بتوان کۆمەڵە شت بەدەست بێنن کە لە بەرژەوەندی کۆی گشتی پرۆسی سیاسیە. دوم خاڵ وەکو باسم گووا بەستە نەبوون بە ئاکامی هەڵبژاردننی تۆ هەڵبژاردن بۆکەی خۆم هەڵبژاردننی کە کرا هەڵبژاردننی پێشوەختە بوو ئێستا کە داوا کرێ هەڵبژاردننیشی کە بکرێ لێرە ئیشکالیاتە ئایا هەڵبژاردننیشی کە کرا دیسانەوە هەمان سیناریۆ هەمان شت دووبارە نابێتەوە عێراق دووسان دووچاری ئەم دۆخە سەخت و دژوارە نابێتەوە. ئێستا خۆمان نەزانین لە ڕووی دەرونی و لە ڕووی ئابووری وەزی عێراق وەزێکی ئاڵۆزە وەزێکی ناسکە وەزەکە هەموو کات و هەموو ساتێک چاوەڕووی ئەوە کرێ سیناریو خراپ ڕووبایان باشە. ئەمەڕێز جەباری ئەوەی کە ئێستا هەیە هەوڵەکانە بۆ دانوستان دوای سەردانەکەی عەمار حەکیم بۆ سعودیە نوێترین لە دوانەی وەزیرەکەی سەدر کەمێک بەر لە ئێستا بۆ دەڵێ ئێمە لەگەڵ چارەسەری کێشەکانین بەبێ هیچ دەستێوەردانێکی دەرەکی. ئایا دەستێوەردانی دەرەکی لە بارودۆخی عێراق تا ئەکرێت نەمێنێت تا ئێستا ئەوەی هەبوو عێراقی بەڕێوە بردۆ وڵاتانی دیکە بوونە؟
ئەوەی واقعی سیاسی بخوێنێتەوە مەشەدی سیاسی عراقی لە بەرچاوێ لە دوای 2023 باسەکەم تا ئێستا ینی بۆ خۆی بۆ نمونە چوارچێوەی هەمانگی ینی بەداخەوە بیانەوێ و نانەوێ هاوڵاتی عراقی و هاوڵاتی کوردستانی ژەوی لە کوردستانە ژیرەزانە ئەم چوارچێوە هەمانگی لەسەر ئێران مەحسوبە واتە ئێران جوڵە سیاسیەکانی پێەکە و قەرار استراتیژیەکانی پێیە یعنی ئەم حاڵەتێکە چوارچێوەی هەمانگی سیاسیەکانیان ئەوانەی بە ئاراستەی میانڕەوی کارەکەن ڕەنگە ئەفکاری تایبەت چۆن خۆیان دەرباز دەکەن لەم چوارچێوەیە یعنی تا ئێستا لە عراقیەکان لە هەر یەکێکە پرسی ئیسا لە جادەی عراقی لێ پرسە بڵێ چوارچێوە هەمانگی کێ بەڕێبا و ئاڕاکانی چۆنەوە بڕیارەکان لەژێر تەسیری کیا پێێتەڵێ ئێرانە ینی ئەمە لەسەر سیاسیەکانی ناو چوارچێوەی هەمانگیە ئەم معادلەیە ئەم بارە لارەی خۆیان ڕاست بکەنەوە لەبەر چاوی شەقام لەبەر چاوی خەڵکی عراق پێم وایە ئەم مادرەی عەمەر حەکیم بەشێک لەو هەوڵانەی کە ئەوێ ئەم بارە لارە ڕاست بکاتەوە بە ئاراستەیەک بڵێ بڵێمە لە چوارچێوەی هەمانگیان ئەوانەی لەو چوارچێوەی محاولاکەین یعنی بەس لەگەڵ ئێرانە نییە لەگەڵ دراوسەکانش علاقەی باشمانەیە و گفتوگۆمانەیە بەڵام چەند جێگرێ و چەند سەرەگرێ ئەوەی سەرکەوتووە تا ئێستا ئەو هاوپەیمانی سێقۆڵی کە هەبوو تا ئێستاش پێم وایە جۆرێک لە عێراق و تەنسیقێ لە بینیانە توانێنە بیسەلمێنن ینی بیسەلمێن نیشتیمانیانە کارەکەن و بۆ خەڵکی ینی عێراق کارەکەن ئەوە ئەیانەوێت لە هەرێمی کوردستان و لە عێراق و کێشە و ئاڵۆزیانە هەیە چارەسەرن مۆزوعی ئەوەی چۆن وەزعی عێراق چارەسەر بێ بەڕاستی ئێستا شیعە لە ناوخوانە لەسەر پرسێکی استراتیجی گەورە ململانیانە بە قەناعەتی من ئەو پرسە استراتیجیە تا یەکلانە بێتەوە زەحمەتە ینی حەلێکیان چارەسەرێکە ئەو پرسە استراتیجیش منتوان بە دێڕێک بیڵێم ئەوی شەوەیە ئایا ئیداری شیعە لەلایەن شیعەی ئێران بەڕێوە برێ یان ئیداری شیعە لەلایەن شیعەی عێراق بەڕێوە برێ ئەم ململانیە ململانەیەکی ڕەنگە ڕێگێکی قوڵی هەبێ ڕێگێکی هەبێ مێژووی هەبێ ڕەنگە لە نێوان حەوزەکانیشە شەڕ و ململانی هەبێ لەسەر ئەم ئاراستە گرنگە بۆ ئیدارەدانی عێراق ئەمە یەکلابوونەوەی قورسە و ناڵێم ئاستەمە مستەحیلە بەڵام قورسە کاری بۆ کرێ ئەبێ ناو شیعەکان خۆیان ئەو خەڵکانی باشە ئەبەرز جەباری پێتان وایە ڕۆڵی ئەمریکا لەم نێوانەدا چی دەبێت ئەمریکا دوێنێ ڕایگەاند کە لە ئەنگری هیچ لایەنێک ناکات ئایا شەڕەکە جێ دێڵێت بۆ نێوان مەرجعیەتی قوم و نەجەف یا بەردەوام دەبێت لە لایەنگریکردنی نێوەندگیریکردنی نێوان لایەنەکان ئەگەر ئێمە تەماشا بکەین و بە شێوەیەکی ناڕاستەخۆ قسە لەسەر دەوری ئەمریکا بکەین دوای دەیدە کە هەڵبژاردنەکان کرا و چاوەڕێ ئەکرا نەخشەی سیاسی عێراق بگۆڕێ دیار بۆ ئەمریکا یەکێک بوو لەو لایەنانەی پێی خۆش بوو کە نەتیجەی هەڵبژاردنەکان بەم ئاراستەیە کە نەخشەکە ئەگۆڕێ و ئەوانەی پێشتر حاکم لە عێراق ئەوانە دەنگیان کەمێنا وەکو نووری مالکی وەکو عەبادی ئەمانە پاشەخشیان کردووە پێم وایە ڕاستەخۆ ئەمریکیەکان ئامیز ئەو نەخشە سیاسی نوێی کە هەیە جێبەجێ بکە بەپی یاسا بەپی دەستور بەپی هەڵبژاردەکان بۆ ئەمریکا لە ئێستایە دەورەکە من وایی بینم یا UN دەورەکە بینیەوە بەڕێز بلاسخارد ئەو دەورە بینێ کە بتوانێت وەکو UN دەورێک بینێ بۆی ئەمریکا زیاتر شتەکانی ڕەنگە ڕاوێژکاری بێ ڕەنگە ئەوە بێ حەسکا دۆخی عێراق و ململانی هەیە بە لایەک یعنی وابێ ئەم وەکو باسم کرد ئەو ئاراستە استراتیژیە لە ململانەکان بگۆڕە بەڵام ئەمی شتێکی کە بڵێم زۆر گرنگە ئەگەر هەموو لایەنە عێراقیەکان کە ئەو کۆبوونیان کرد کە بەدڵی سەدرەکان نەبوو لە ئەنجومەنی وەزیران کە بڕوام هەر هەوڵێک لە بەغا بدرێ هەر هەوڵێک لەناو عێراقی عەرەبیە بدرێ ڕەنگە سەرکەوتنەوەی بەقەدر ئەوەی ئەو بانگەوازەی کە لە هەرێمی کوردستانەوە کرا کە لە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانەوە بۆ چارەسەرکردنی کێشە و ئەزمەکان لە ڕێگەی دیالۆگ و گفتوگۆ پێم وایە گەر کۆنگرەیەکی نیشتیمانی بکرێ بەڵام پێشوەختە هەندێک ئامادەسازی بکرێ و زەمینەسازی بۆ بکرێ کام دۆخەی ئیستا دڵنیام قوڵ نەکراوە ئەوە دڵنیام ینی چوارچێوەی هاوەهەنگی ناتوانێت ئەو باتە سەر
بێ حکومت دروستکە و پەرلەمان جاریکە دابنیشێتەوە هەوڵی ئەوە با دیارە هەوڵێکەیە بۆ بەڵام سەر ناگرێ بە قەناعەتی من بۆیە باشتر وایە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە سەرۆک بەرزانی کە خەڵک ومێدێکی گەورەی پێ هەیە لە گەمە سیاسیەکان و زۆر جار عراقی ڕزگار کردووە لەم تەنگەژە و لەم کێشە و لەم گرفتانە محاولە بکەن وەکو حەکەم لە نێوانیانە بێوە کۆنگرێکی نیشتیمانی ساس بکەن بۆی عێراقیەکان خۆبەخۆ کە چارەسەرێم شتێکن چکۆم ڕۆ کە عەمەر حەکیم چووەتەوێ جۆمان لێبوو ینی مقتەدا سەدر و ڕەوتی سەدر چۆن ئیدانی ئەو سەردانی کردوە بەوەی دانا بەڕاستی ئەمە دیسان هەوڵدانێکی ئیتاری تەنسیقیە بۆی لە دەرەوە چارەسەری کێشەکان کرێ خۆی ئەسڵ و ینی ڕەوتی کێشەکە و بنەمای کێشەکە لە ناو خودی شیعەکانە و لەسەر ئەو ململانی قورسەیە کە ئەیکەن ئەبێ یەکلا کرێتەوە ئەبێ ئەوانش بزانن یعنی سا ئەگەر تۆ تەماشای جادە بکەی خۆتان راپۆرتێکی جوان تا قسە ڕوو ئەوانەی جادە داوایەکە هەماهەنگە لەگەڵ ئەوانی تەیار داوایەکە مەسەن گفتوگۆی نیشتیمانی داواکەن هەڵوەشانەوەی پەرلەمان داواکەن گەندەڵکاران دوورخێتەوە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ئەمانە کۆمەڵی داواکاری ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان عێراق تێبگەن لەوە تەنیا لە ژوورە داخراوەکان و بە نوێنەری ئەحزابە سیاسیەکان و بە دەموچاو کۆنەکان ڕەنگ نییە ئەم کێشەیە بە ئاسانی چارەسەر پێ و ئەبێ چاوەڕێەوە بکەن ئەگەر حەلی نەکەن و بەردەوام بن ئاوازەکان زیاتر بێ و سیناریۆ مەترسیدارەکانی ژێتە پێشەوە کاوەستاکە ڕەنگە زۆر زەحمەت بێ چارەسەری دۆخەکە بکرێت. بەڵێ بەڕێز حەسەن جەباری چاودێری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.